کەی ئازاری سۆری مانگانە جێگەی نیگەرانیە. ئازاری ماوەی سووری مانگانە باوە بە شێوەیەکی گەشتی مەترسیدار نییە، بەڵام هەندێک بارودۆخ هەیە کە دەتوانێت نیشانەی حالەتێکی بنەرەتی جدیتر بێت. لێرەدا چەند نیشانەیەک دەخینە ڕوو کە ئازاری سووری مانگانە ڕەنگە شتێک بێت کە دەبێت نیگەرانی بێت. یاخود ئەگەر ئازاری سووری مانگانەکەت وردە وردە خراپتر بوو یان بە تێپەڕبوونی کات زیاد بوو، ئەوە دەتوانێت نیشانەی کێشەیەکی پزیشکی بێت، وەکو نەخۆشی ناوپۆشی منداڵدان یان گرەی ڕیشاڵی. یاخود ئازارەکە باشتر نەبی بە بەکارهێنانی دەرمانی ئازارشکن وەکو ئیبوپرۆفین یان دەمکەی ئاوی گەرم، ڕەنگە پێویستی بە لیکۆلینەوەی زیاتر هەبێت کە ئەوە دەتوانێت ئاماژەبی بە حالەتێکی وەکو ئیلتیهابی ناوچەی حەوز. یان ئەگەر هەستت بە خوێنبەربوونی زۆر قورس کرد لە کاتی هەبوونی ئازارێکی زۆردا لە کاتی سۆڕی مانگانە، ئەوە ڕەنگە ئاماژە بیت بۆ حالەتێکی دیکە وەکو گرەی ڕیشاڵی و هەروەها زیادبوونی ناپۆشی منداڵدان، واتە ئەستوربوونی ڕەحم یان تەنانەت لەبارچوون. یاخود ئەگەر تووشی تاو لەرز، ڕەشانەوە یان بێهۆشبوون بوویت لە کاتی سۆری مانگانە، ئەوە دەتوانێت نیشانەی ئیلتیهابی ناوچەی حەوز بی یان دووگیانی دەرەوەی منداڵدان کە لەم کاتانەدا پێویستە سەردانی دکتۆری ئافرەت بکرێت. هەروەها ئەگەر لە نێوان سۆری مانگانەدا ئازارت هەبوو، واتە لە ناوەڕاستی سۆری مانگانە یان لە کاتەکانی تردا لە سۆری مانگانەت نییە، ئەوە دەکرێت ئاماژە بیت بە حالەتەکانی دیکە وەکو کیسی هێلکەدان و هەروەها نەخۆشی ناپۆشی منداڵدان یان گرەی ڕیشاڵی. هەروەها ئەگەر ئازارەکە لە شوێنێکی زۆر دیاریکراودا جێگیر بوونەوەنە لە لایەکی حەوز لە لای ڕاست یان لە لای چەپی، دەکرێت نیشانەی کیسی هێلکەدان یان گرەی ڕیشاڵی یان هەتا ئەگەری دووگیانی دەرەوەی منداڵدان بی. کەی داوای یارمەتی بکەی و کەی پێویستە سەردانی پزیشک بکەی ئەگەر ئازارەکە زۆرەوە بە چارەسەر ئاساییەکان باشتر نابێ، وەکو ئیبوپرۆفین یان بەکارهێنانی پات. هەروەها ئەگەر ئازارەکانت بە تێپەڕبوونی کات خراپتر بوون یان هەر یەکێک لەو نیشانانەی ئاگادارکەرەوەت کە هەبوو کە لە پێشدا باسمان کرد، وەکو تاو و خوێنبەربوون یان ئازاری زۆر لە دەرەوەی سۆری مانگانە، ئەوە پێویستە سەردانی پزیشک بکرێت. هەروەها ئەگەر نیگەران بوویت سەبارەت بە سروشتی ئازارەکەت یان پێت وایە لەوانەیە پەیوەندی بە پرس یان بابەتێکی تری پزیشکی هەبیت، پێویستە سەردانی پزیشک بکەیت بۆ وەرگرتنی چارەسەر. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.